ئەم جۆرە بەرهەمەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان بێگومان بە نرخێکی گونجاو دەکەوێتە بەردەستی هاوڵاتیان نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو ئەوەی بیستم هەناردەی شوێنەکانی تریش دەکرێن هیوادارم بەردەوام بن لە پێشکەوتن و لە سەرکەوتن. ئێمە دەمانەوێ کەرتی پیشەسازی وەکو هەموو کەرتەکانی تر زیاتر پەرەی پێ بدەین و بۆ ئەمە پێویستیمان بە ئەزمموی بیانی هەیە، پێویستیمان بەوە هەیە ئەوان تەکنۆلۆژیای زیاتر پێشکەوتووی وڵاتەکانی خۆیان بێن هەرێمی کوردستان هەم لەلایەک لە دەستپێک دەتوانن لە لێکدان و بەستنی ئامێرەکان یارمەتی ئێمە بدەن و بەشێک لە کارەکانیان بگوازنەوە بە هەرێمی کوردستان، بەڵام لە ئایندەدا ئومێدمان وایە کە ئێمە بتوانین بە ئەو کەرەستەی خاوی سروشتی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە بتوانین زۆر لەو ئامێرانەی تەکنۆلۆژیای کە پێویستن هەر لە هەرێمی کوردستان بەرهەم بێنین و کارگەر لە سەرەتاوە تا کۆتایی هەمووی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بێ. بە ئومێدی ئەو ڕۆژە ئێمە لە خزمەتیەوە دەبین و هیوادارین هەمووتان سەرکەوتوو بن و تەمەنای سەرکەوتنیش بۆ هەموو بەرهێنەران دەکەم، ئێوە هەر سەرکەوتوو بن، هەر تەندروست بن، کوردستانیشمان هەر ئەوەتان بێت.